لە هەڵبژاردنەکانی ئەم جارەی ساڵی 2018 ترمینی وەڕاستی سەرۆکایەتەکەی سەرۆک ترامپ ژنانێکی زۆر بۆ ئەنجومەنەکانی نوێنەران و سنات خۆیان هەڵبژارد. بۆ تێشەستنە سەر ئەم بابەتە وەتوێژێکمان لە ڕێگای سکایپەوە لەگەڵ دکتۆر سورەیە فەلاح چالاکی کاروباری ژنان هەبوو و بەو پرسیارە دەستمان پێکرد ئاخۆ چین ئەو هۆیانەوە یاخۆت ئەو فاکتەرانە بۆ ئەو ڕێژە لە بەهێشتاریکردنەی ژنان. بەڵێ سڵاو لە خۆتان و لە بینەرە بەڕێزەکانتان. ڕاستە کاکجانی ڕێژەی بەشداری ژنان لە هەڵبژاردنەکانی نێوەڕاست لە ئەمریکا زۆر لەسەرەوە بوو. ئەم هەم وەک هەڵبژاررا و کەسانی خۆیان هەڵبژاردرا و کەسانی کشکە بەشداریان کرد بۆ هەڵبژاردنی ژنان. ئەوەش هۆکارێکی زۆری بوو. یەکێ لەوانە ئەوە بوو کە 2 ساڵی ڕابردوو بۆ ژنان 2 ساڵێکی ئازمایشی باش بوو بۆ ئەوەی کە ژنان نایانەوێت دەستکەوتەکانیان کە و دەستیان کەوتووە لە 100 ساڵی ڕابردووە یا لە دەهەی ڕابردووە لە دەستی بن. ئەمە گفتمانێکی زۆرە لە ناو ژنانە کە مەترسیەکی زۆر هەیە لەسەر ئەو بیر و بڕوا کە ژنان لەوانەیە کە ئەو داخوازیە بەهۆی ئەوەی کە سەرۆکۆمار تا حدێ بە ڕەگەزخوازی جنسیەتی ئەناسن لەوە مەترسیەوەیان هەیە کە ئەو دەستکەوتانیان لە دەست بن. و شتایەکی تری زۆریش بەشدارە لەوەیە ئەوەیە کە ژنان بە دوای ئەوەن کە مافی جەستەی سەربەستی جەستەی خۆیان بەدەست بێنن و چون ئەوە خراوەتە شاڵاوی فشاری سەر و کۆمار ئەوانیانەوێ هەر چۆنەکە بۆ ئەوە تا ئەتوانن ئیشکەن. و هەروەها زۆر لە گروه و ئەوانی وا ئیشەکەن بۆ مەسەلەی ژنان هاتن لەسەر ئەمە کاریان کرد کە ژنان بە ڕێژەیەکی زۆر بەشدار بن لەم هەڵبژاردنانە. ئەمە یەکەمین جارە فرەتر لە 100 ژن بۆ ئەنجومەنی نوێنێران بەشداری بکەن. دەبەتری گوایە پەیوەندی بە بۆنی خودی سەرۆک ترامپەوە هەیە. خوێندنەوەی وە چییە؟ بەڵێ ئەمە ڕاستە کاروانێک لە ژنان ئامادەن لە مانگی ژانویە بەرەو کۆشکی سپی بڕۆن. ئەمەش تۆزێ ترس لە ترامپە بەدەست دێنێ بەهۆی ئەوەی کە هەروە کە ئەزانن لە ئەمە سەومین ساڵەکە بزوتنەوەی بەناوی وومەن مارچ و هەروەها میتوو دەستی پێکردووە بۆ ئەوەی کە بۆ ئاگداری زیاتری ژنان لەسەر زۆر لە ئەو مافانەی کە هەیەیانە و ئەشە ڕایگرن و یا ئەشە بەدەستی زیاتری بەدەست بێنن. زۆر لە ژنان تا 26% زیاتری ژنان بە دموکراتەکان ڕەیاندا و سەیان کرد کە تا ئەتوانن ژنان بەرەو ئەنجومەنی نوێنەران بڕۆن. 84 ژنمان بوو کە لە ئەنجومەنی نوێنەران بوون بەڵام ئیستا زیاتر لە 100 ژن ئەبن یانی لە مانگی ژانویە زیاتر لە 100 ژن خەریکن بەرەو کۆشکی سپیەڕۆن. و ئەمە چون ئاماژە بۆ بکەم کە کۆنگرێ ئەمریکا بریتە لە دوو بەشێکی ئەنجومەنی نوێنەرانێکی سنەتە جا لەوە 535 کەس لە کۆنگرێ ئەمریکان کە 435یان ئەمە ئەنجومەنی نوێنەرانن کە لەوانە فقط 100 دانیان خەریکن ژن ئەڕوات بۆ ئەبێ بە ئەندام کە بازم ئیشتا ناتوانم بڵێم کە ژنان ڕێژەیەکی زۆر گەوریان هەیە بەنسبەت بەڵام بە نسبەتی ساڵە پێشوەکان ڕێژەیەکی زۆر باشیان هەیە. دکتۆر سورەی وەکو دەوترێ ژنان لەم هەڵبژاردنەدا مێژوویان دروست کرد بەڵام زۆری ئەو ژنانەی کە لەم هەڵبژاردنە بردیانەوە دیموکراتەکانن تا کۆماریەکان بۆ ئەو جۆرە جیاوازیە. ئەمە فقط لەم هەڵبژاردنانیانە بۆ لە زیاتری هەڵبژاردنەکانە گەرەوە تمشای ڕقم و ئامارەکان بکەن زیاتری ژن هەیە کە لە ناو لە بەشدارە بن بۆ ئەوەی کە لە سیاسەتە بن ژنانی دموکراتن و نە کۆماریەکان بەهۆی بیر و بڕوایەکی سەرەکی کە دموکراتەکان و کۆماریەکان هیانێ و جیاوازیە کە لە بینی ئەو بیر و بڕوا هەیە. و ئەم جاریش هەروە کە ئیشارەم پێکرد جنبشی و بزوتنەوەی میتوو و هەروەها وومەن مارچ و تەواوی ئەو ژنانی ترسیان لەوە بکە کەوتیەکانیان لە دەست بن ژنانیان هاندا و زۆرینەی ئەو ژنانەوە پێشووتر بە ترامپ و بە کەسانێکە لەگەڵ کۆماریەکان بوون ڕایانەدا ئێستا هاتنە ئەوەی کە زیاتر لە 21% هاتنە ناو ئەوەی کە بە دموکراتەکان ڕایبن. هەر بۆ بۆنەوە زیاتری ژن هەیە کە ئێستا ئەچنە ناو ئەنجومەنی نوێنەران دموکراتەکانن. لەم هەڵبژاردنە بۆ یەکەمین جار گەنجترین ژن کە تەنها تەمەنی 29 ساڵە بردێەوە هەروەها لاتینەکان
چ لە نیویۆرک چ لە تێکساس هۆمۆسەکشواڵەکان بگرە کەسانێک لە نەتەوەکانی تر چ لە ڕێی ڕەنگەوە چ لە ڕۆی ئاینەوە بردیانەوە و بگرە ئەلجیپیەکان ئەم جۆرە کەسانە دەتوانن چ جۆرە کاریگەن هەبی لایەندەدا چ لەسەر داڕشتنەوەی یاساکان و یاخود لە هەڵبژاردنەکانی ئایندەدا چ بوو ئەنجومەنەکانی نوێنەران و سنات یان بوو سەرۆکایەتی؟ بەڵێ ئەم هەڵبژاردنە پایەیەکی زۆر مهم و گرنگە بۆ ئەوەی کە لە 2 ساڵی داهاتووە کە هەڵبژاردنێکی تر بۆ سەرۆکۆمار پێکدێت بتوانن هەر کام لەلایەنەکان بتوانن لەو هەڵبژاردنەیە پیرۆزی بەدەست بێنن. هەر کام لەوانە کە ناوتان بر لە LGBTیەکان لە ژنانی ئەقەلیەتەکان لە ژنانی ڕەنگین پێست کە زۆریان لە تگزاس کە کەس بڕوای ناکە ڕۆشتە سەرۆ لەو ژنانەی وا لاتینۆ بوون ئەو ژنەوە مسلمان بوون 4-5 ژنی ئێرانی کەسانێکە توانیان بڕۆنە ناو بیبەنۆ لەم هەڵبژاردنانە ئەوانە گشتیان ئەتوانن لە دروستکردنی یاسایە لە ئەوەی کە کارگەریان بێ لەوەی کە چی یاسایە بۆ ئەوەی کە بۆ پەنابەرەکان بتوانن پێک بێنن یا ئەوەی کە بۆ ژنان یا بۆ دەستکەوتایەکە ژنان بوویانە یا بۆ دەستکەوتایەکە LGBTیەکان بوویانە یا بەشداری LGBT و ژنەکان لەناو ئارمی و لەناو ئەرتش و ئەو جۆرەشتانەیە گشتی ئەوانە ئەتوانێت کارگەریەکی زۆری بێت چون ئەگەر هەر کام لەوانە لە ناو ئەنجومەنی نوێنەرانانە بن یا لە ناو سنەتانە بن بە لەکوێ ئەتوانن دەنگی خۆیان بە شکڵێکی ڕەسپی بە دەوڵەت ڕاگەن و بتوانن یاسایەک بگۆڕن یا لەسەر یاسایەکە ئەسەریان بێت. دکتۆر سورەیە فەلاح لێکۆڵەر و چالاک لە بواری ژنان زۆر سپاس. سپاس لێوە.